ئەوەی ڕاستی بە قسەکردن لەسەر ئەم بابەتە بمانێ نەمان ئەمان باتەوە بۆ سەر قسەکردن لەسەر سیستمی پەتریارکی بۆ خۆت و سیستمی چینایەتی. جا ئێمە گرنگە بزانین ئەم کە تۆ باسی تەمەنەکەی یان باسی گوێگرتنەکەی با بزانین لە چیەوە هاتووە. ئەگەر من بە پێناسەیەکی سەرەتایی سیستمی پەتریارکی دەست پێ بکەمەوەی کاڵی هەژمون و دەسەڵاتی باوک ئەی تۆ باسی تەمەنەکەی بەس من ئەڵەم سەرەتایە ما بزانین ڕەگوڕیشەی ئەم گوێڕایاڵیەکە بێ ئەمە وەکو ئەوی ینی ئەوەی کە مناڵەکە بێ گوێڕایاڵی گەورە بێ ئەبێ بزانین ڕەگوڕیشەی ئەم مەسەلەی خۆی لەکوێوە هاتووە. وەگوتم ئەبێ بچینەوە سەر سیستمی پەتریارکی و بە پێناسەیەکی زۆر زۆر سادە و ساکاری سیستمی پەتریارکیان سیستمی باوکسالەری بکەینەوەیە کە هەژمون و دەسەڵاتی باوکە لە خێزانە و لە ناو خێڵە کە کۆمەڵگەی کوردی ئێستاشی لەگەڵابێ یان ئەتوانین لەژێرم ئەم کاتیگۆریان لەژێرم چوارچێوەیە بیناسینەوە. بەزایەن دەسەڵاتی باوکە یاخود با بڵێنەمەی کە توویڵی گوێڕایاڵی گەورەکان لە چیەوە هاتووە. گەرێمە تۆزێ ینی بچینە دواوە ئەوە ئەم هینا ئەم شێوەیە لە مامەڵەکردن ڕەگوڕیشەیەکی دینی هەیە. باوکی هەموو دینەکان یان باوکی هەموو پێغەمبەرەکان کە ئابراهامەکە ئیبراهیمە کاتێکە پێوترێ بێ کوڕەکە و سەر ببڕین ئەبێ ئەو بەبێ سڵکردنەوە بەبێ بیرکردنەوە بەبێ ئەوەی کە هیچ شتێک یەکسەر ینی ملکەچی ئەم فەرمانە بێت و ڕازیە کە کوڕەکەی بەرێ بۆ سەربڕینەوە لەو کاتەیە بەپێی ئەفسانەکەیان بەبێی دینەکان هەرسێ دینەیەک تا پەرستەکان ئەوەیە کە خوا پەشیمانە بێتەوە لە یینەکەی وەڵێ مادام تۆ گوێڕایاڵ بووی و لێرەیە بێ بزانین ئێمە گوێڕایەڵێکی هەروانە بەڵکو گوێڕایەڵێکی کوێرانە کەواتە ئەم گوێڕایەڵێک کوێرانەیە بەردی بناخەی یاخود با بڵێین بەڵێ بەردی بناخەی سیستمی پەتریارکی و سیستمی باوکسالاریە گوێڕایاڵی و ملکەچێکی کوێرانە واتە تۆ نابێ پرسیار بکەی واتە کە پرسیاری شێ نەکرد کەواتە تۆ ناتوانانی گومانە هەبێت کە گومانیشە چکە ئەمازانین گومان سەرەتایە بۆ لەغبوونی باوەڕ ئەمە یەکێ لەوانەیە ینی کە یەکێ لە خاصڵەتەکانی تری سیستمی پەتریارکی ئەوەیە کە تۆ لەناو ئەم سیستمەیە لەبەرێ بێ بە بەردەوامی گوێڕایاڵ بی تۆ کاتێ ویستەی کاتێک توانی بچیتە ناو سیستمەکە و کاتێک لەوێدا جێتە بێتەوە کاتێک کە تۆ گوێڕایاڵ بی و گوێڕایاڵی گەورەکان بی هەڵبەتە تۆ ئاماژە کرد بۆ تەمەن بەس من کێشەکە تەمەن نییە وێ ڕاستی بێت چکە ئەکرێت تۆ لە خێزانێکە بۆ نمونە لە خێزانێکە کوڕێکی تەمەن مناڵ 13-14 ساڵ ئەکرێ ئەمە لەبەرەوەی هەژمونونەکەی هەیە دەسەڵاتەکەی هەیە وەکو باوک سالار وەکو ئەوی تری گەورە سێرەکەی توانێت دەسەڵاتی خۆی بەسەر ئەوانی ترە بسەپێنێ. ئەوەی کە من بۆم گرنگە لێرەیە باسی کەم ئەو چوار خاصیەتە گرنگەی کە سیستمی پەتریارکی و باوک سالاری پێناسێتەوە یەکەم گوێڕایاڵی کوێرانە ملکەچکردنی کوێرانە دووهەم چەپاندنی هەموو هەست و سۆزێک یعنی تۆ هەموو هەست و سۆزێکاتە وەکو مرۆڤێک وەکو ئینسانێک ئیتر تۆ باسیەکەی لە مناڵی و تا گەورەی بوو نییە دەری ببڕی تەنها ترسێک کە ڕێگا پێدراوە لەناو ئەم سیستەمە ترسە ئەویش ترس لەوی تری گەورە ترس لەوی تری باوک ترس لەوی تری خودا ترس لەوی تری دەسەڵات کەواتە هەست و سۆزی وەکو تاکێک وەکو مرۆڤێک ڕێگا پێنەدراوە یاخود باڵێن ئەبێ بیچەپێنی تاکە هەستێک کە ڕێ پێدراوە ترسە. یەکی تر خاصیەتێکی تر کە ئێماتوانین ینی سیستمی پەتریارکی و باوکسالەری پێ بناسینەوە ئەویژەوەیە ڕێگەنەدانە بە بیرکردنەوە دیسان ینی تۆ تاکێکە بۆ دروست نابێت لەناو مشتەمەعێکی وایە کە ئەم تاکە بتوانێت بیرکاتەوە بە ئازادی ینی ڕێک لێرە ئەوە پێچەوانە بێتەوە تۆ لە سیستمی پەتریارکیە ناتوانانی بڵێ من بیرەکەمەوە کەواتە هەم بەڵکو بە پێچەوانەوە تۆڵی من گوێڕایەڵم و من کوێرانە گوێڕایەڵم کەواتە هەم ئیتر و ئەم ینی بابڵین ئەم منزومەیە ئەم بنیادە پەلی کێشاوە بۆ ناو هەموو قوژبنێکی کۆمەڵگەکە ئەگەر ئێستا ئێمە بشزانین بڵێن لە مشتەمەعی کوردی ئێستا کەم تا زۆر مشتەمەعەکە با بڵێن کۆمەڵگەکە بەدامەزراوە کراوە تۆ مەکتەبە هەیە سیستمی خوێندنە پەروەردە هەیە تۆ سیستمی تەندروستیت هەیە تۆ سیستمی سیاسیت هەیە لە فۆرمی پەرلەمان و هەموو دام و دەزراوەکە دام و دەستگاکان کەچی هێشتا ئەمەی کە من ئێڵم کە گوێڕایاڵی و گوێڕایاڵێکی ملکەچانە لە هەموویەتی یعنی تۆ لە مەکتەبە
ئەبێ گوێڕایاڵی مامۆستاکە بی ئەبێ ینی ئەوەی مامۆستایە لە ئەگەر تۆ بە قسەی مامۆستاکە و نەکی کەواتە تەلەبەیەکی گوێڕایاڵ نیت بۆ پێش تۆ ئەگەری دەرچوونە نییە یان کەمە تۆ بەپێی مەفهومە دینیەکە بێ خوددایەگەیە لەو سەرەوە ئەبێت تۆ گوێڕایەڵی بەبێ شەرت و شروط یعنی بێ هەچێکی ئەو وتی بیکێ ئەگەر ناگینا ئەگەریەوەیە کە تۆ لە جەهەنەما خۆ ببینیتەوە وەرە ناو خێزانیشە بە هەمان شێوەیە کە تۆ ئەوەی کە لە تۆ گەورەترا یانەوەی کە دیسانەوە لەم باوک یانەوەی کە پێوترە ناوی باوک ئەبێت تۆ گوێڕایەڵ بی ئەگی ناکەویتە دەرەوەی سیاقەکەی خۆت ئەگی ناسزا ئەدرێ ئێمە لە مجتەمەعەکە ژین مجتەمەعەکەمان مجتەمەعێکی باوک سالاریە کۆمەڵگەیەکی باوک سالاریە کۆمەڵگەیەکە تایە ئینسانی گەورە نەک لەبەرەوەی ئینسانی گەورەیە لەبەرەوەی ئینسانی گەورە خۆی لەسەر ئەم بنیادە دروست بووە کە ئەبێ گوێڕایەڵ بێ ینی ئێمە باوکو دایکەکانی ئێمە مناڵە گوێڕایەڵەکانی دوێنێن ئەزانی و ئەمە ئێمە بابڵێنەوە دوایینەوە ئەگەینەوە بە یەکتری مشکلەکەی گەورەکانی ئێمە ئەوەیە بۆچی بە تۆڵێ نابێ قسە بکەی وەکوتم ئەو چوار خاسێتە مهمە کە تۆ لەسەری بۆستی یەک گوێڕایەڵی بەبێ بە کوێرانە دووەوەی کە تۆ هەست و سۆزە وەکو تاکێک وەکو مناڵێک وەکو ئەوی تری بچووکتر یان ئەوی تری کەمتر لە حاڵەتی ژناگە جەندەرەکە سەیریکەی ینی تۆ بۆ نییە هەست و سۆزی خۆ دەربڕی تەنها یەک هەست و سۆز جێ بێتەوە لە ناوم کۆمەلگانە ئیش ترسە ترس لەوە نایە کە تۆ تێ ئەگەی لەوە نایە کە تۆ پرسیارەکەی چکە نابێ پرسیارکەی ئەزانی تۆ نابێ پرسیاری گەورەکانکەی تۆ نابێ پێی بڵێ تۆ غەڵەتی یان تۆ درۆکەی چکە لە ئەساسا ئەمیش خۆی لەسەر ئەوە دروست بووە دوو لەناو ئەم جۆرە کۆمەلگایانەیە یان لە ناو سیستمی پەتریارکیا کەتیایە خێزانێکی فلەکسیبل نییە یان باڵین خێزانێکە دیسفانکشنەڵ بۆ مانایی کە من زۆر جارم قسەیەکەم چکە زۆربەی کەسەکانی ئەمە ئەگەر تۆ گوێ لە هەر کەسێ بگری سێرەکی زۆر بەشان و باڵی دایک و باوکی و زۆر خوشک و براکانی و گەورەکان بۆ نمونە ئێمە بە بەردەوامی خەریکی ڕۆمانتیزەکردن و جوانکردنی ئەوی تری گەورەی لە کاتێکا منم پرسیاراکەم مەڵەگەر ئێمە هەموو دایک و باوکەکان جوان بن و هەموو خوشک و براکان جوان بن و هەموو سیاسیەکانمان جوان بن و هەموو نووسەرەکانمان جوان بن ئەی ئەم هەموو غەڵەت و ناشرینی و ئەم هەموو شکستم ئەم هەموو کەشەیە لە کێوە سەرچاوی گرتووە بۆ کەواتە تۆ لەناو ئەم مجتەمەعەیە کەسی ئەوەی کە کەمترە ئەوەی کە بچووکترە ئەوەی کە مناڵترە بۆی نییە خۆی بێ ینی تۆ ئەگەری دروستبوونی تاک بوونی نیە نەگەر بوونی هەبێ زۆر کەمە لەمەوە هاتووە بۆی ئەم سیستەمە بەردەوام بێ بەچی بەردەوامە بێ بەوەی کە بە بەردەوامی بنیادێکە بۆ دروستکە ئەم بنیادە دیسفانکشنەڵە یعنی با بڵێن ئیش ناکە چۆن ئیشەکە لەسەر ئاستی دەسەڵات ئیشەکە کاتێکە ماڵین دەسەڵات یعنی بە بەردەوامی هەژمونونەکە هەبێت دەسەڵاتەکە هەبێت چکە زۆربەی کەڕەت وەکو پێشتر وتم شەر نییە ئەو کەسی کە دەسەڵاتی هەیە لە خێزانەکەیان ئەو کەسی کە پێ دەڵێ بێت گوێ لە من بگری یان ئەو کەسی کە پێت دەڵێت تۆ نابێ قسەکەی شەر نییە بەتەمەن لە تۆ گەورەتر بێت بەس دەسەڵاتێکی هەیە کە بتوانێت ئەمە و بەرامبەر بکە ئەزانی ینی ئەمە لە حاڵەتی مناڵە بە تایبەتی لە خێزانە لە خێزانی دیسفانکشنەڵە هەموو شتەکان کاتێک تۆ هەیت کاتێ منەتوانم تۆ قوبولکەم کاتێکە تۆ خۆشەویستی ئێمە ئەم مۆزوعامان باتە سەر مۆزوعی خۆشەویستی بمانەوێ نەمانەوێ یعنی کاتێ تۆ خۆشەویستی کاتێ لای من قوبولی کاتێکە تۆ گوێڕایاڵی من بی کاتێک کە گومان لە بوونی من نەکەی کاتێک کە گومان لە توانای من نەکەی کاتێک کە گومان لە قسەکانی من نەکەیت شتێک ئێمە پێوترێ بە ئەفسانەکردن یان بە گەورەکردن بە زلکردنی ئەوی تر ئێمە بیرمان نەچێ ئەمە زادەی کللتورێکین تایە پیاو بە مانادینەکەی قەوامونن یعنی ئەوان گەورەتر و باشتر و لێزانترن ژن دیسانەوە ژن ئەوی تری نەفامە نەزانە ناقسڵ عەقڵە فریودەرە یعنی بە ئەفسانەکردن هینێکەیە نووسەرەکەیە کە من تێزەکانی زۆر بەدڵە جۆرج برادشۆڵێ لە کتێبی دروستکردنی خۆشەویستی وەک هەوڵێک بۆ گەشەکردن باسی ئەم دیسمیستیفیکیشناکە یعنی ئەڵێ ئەبێ ئێمە بۆ ئەوەی بتوانین تاکی تەندروست دروستکەین بۆی ئێمە بتوانین لە کۆمەڵگەیەکا بژین تایە خۆشەویستی دروست بێ ئەوەیە کابێ سیستمی پەتریارکی شکست بێبێنین بۆ لەبەرەوەی
یەکێ لە کێشەکانەوە وتم بە ئەفسانەکردنی پیاوە، یعنی ئێمە زۆربەی کە ڕەدەزانین ئەم کەسە بە هەموو یاسایەک بە هەموو نۆرمێگەر بیقیتە ژێر میکرۆسکۆپی عەقڵ و لێزانینەوە سەیرەکەی ناتوانێ پێی ناکرێ. یعنی من زۆر جار ئەم چەمکە بەکارێنم ئۆتیستە، ینی ناتوانێ نایزانێ، بەڵام لەگەڵەوەشە کللتورەکە لە پشتێوێتی کللتورەکە کردوێتی بە کەسێک کە ئەتوانێت دەسەڵاتی هەبێ و دەسەڵاتی بەسەر ساغەکانیشا هەبێت. ئەمێ یعنی گەر تۆ بە من بڵێ بۆ لەم ینی ڕەگوڕیشەی ئەم پرسەیان ئەم کێشەیە لەوە هاتووە لە ئەزەلەوە کەسێک کە پیاوە ئەمە گەورە کراوە، ڕۆمانتیزە کراوە، جوان کراوە، خاوەن عەقڵە، خاوەن بڕیارە، ئەتوانێ خاوەن دەسەڵاتە، لەم لاشەوە کە بەرامبەرەکەیەتی کە ژنە ڕێک پێچەوانەکەیەتی لەبەرەوە بۆی تۆ بی ئیش لە مەیاکی جارێکتر ئەبێ ئەم ئەفسانەیە پوچەڵکەیتەوە و ئەوە نیە هەر کەسە بە پێی توانای خۆی وەکو تاکێک و بۆی وەکو تاکێکیش حسابە بۆ بکرێ ئەبێ ئێمە موزبەقەن، یعنی مەرجی پێشوەخت بۆ ئەوەی تۆ تاکی ساغ و ئازاد لە دایک بێ لە کۆمەڵگەی وەکو کۆمەڵگەی کوردیە ئەبێ ئێمە بچینەوە بەسەر مەنزومەی بنیادی خێزانە. جا لێرە من مەبەستمەوە نیە وەکوی کە ئێستا باوە تێکگانەوەی شیرازەی خێزان، نەخێر، بەڵکو ئەم خێزانێکی ئێمە هەمانە خێزانێکی دیسفانکشنەڵە بەو مانایی کە تایە با بڵین باڵانس یان تەرازووی دەسەڵاتیایە لەنگە کەسێکەیە لەسەرەوەی و خاوەن دەسەڵات و شتەکان ئەتوانێت کە ئەوانەی تر کە مناڵە یاخود مناڵەکانیان ژن ئەبێ کەم تا زۆر ئێستاشی لەگەڵا بێ کوێرانە پەیڕەوی و ملکەچی یاساکان و نۆرمەکانی ئەویتری گەورە بن. یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە سیستمی پەتریارکی شکستی پێ بهێنرێەوە بەڕاستی لە پەلو پێ بخرێ، وەک چۆن ئێمازانین ینی عەبدوڵڵا ئۆجەلانیش کینێکی هەیە، ینی ئەم تێزەی هەیە کوشتنی ئەو پێڵە کوشتنی پیاوەتی، ئەو نووسەراڵێ پەکخستنی سیستمی پەتریارکی چکە ئێمە لە هەردوو حاڵەتەکەدا لە هەردوو حاڵەتەکەیە تەنانەت لە ئەوروپاشە ئێستاشی لەگەڵا بێ ئەم سیستمە پەتریارکیە ڕەگوڕیشەی یان خود با بڵین خەسڵەتەکانی لە ناو دام و دەستگاکانە هەیە، بەڵام لەگەڵ یەک جیاوازی لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگای کوردیە ئەگەری دروستبوونی تاکی ئازاد، تاکێکە بتوانێت بیرکاتەوە، تاکێکە بتوانێت بڕیار بە کەمترە، ینی کەمە بۆ لەبەرەوەی بۆ حکمەوەی کە گەورەکان بە بەردەوامی بڕیارێن چی بکرێ باشە، وەکوتمە بێ ئەم مەنزومەی کەیە کە ناوی خێزانە، ئەم خێزانی کە ئێستا هەیە خێزانێکی دیسفانکشنەڵە، ینی خێزانێکە ئیش ناکا بەم شێوەیە چونکە نەرمونیان نییە. ئەزانی یعنی تۆ کاتێک خێزانێک دەتوانێت تاکی ئازاد کاتێک دەتوانێت گوێ لە مناڵێ بگرێ کە مناڵەکەی قوبوڵ بێ ئەگەر غەڵەتیش بکە، یعنی ئەو مناڵە تۆ غەڵەتەکەی قوبوڵمە، ینی نەک ینی ئێمە لە خێزانەکانە و ئێستا ینی مناڵەکە قوبوڵە ئەوەنەی کە غەڵەتی نەکردو کە غەڵەتی کرد ئەچێتە دەرەوەی کۆنتێکستە یا خۆ با بڵین سیاقە ئیجتیماعیەکەی خۆی، ئەبێ بچینەوە بە کۆمەڵێک چەمکە، یەکێک لەوانە شەرم، ئەزانی چونکە ئێمە لە خێزانی تەقلیدیان لە خێزانە لە سیستمێکی پەتریارکیە پیاوێکمان هەیە کە باوکمان هەیە کە ئەمە خاوەن شکۆیە خاوەن شەرمەوە هەموو شتەکان بۆ ئەوە، ینی تەنانەت تۆ دیقەت بە ئێمە گەورەکانمان کاتێک هێن خۆیانە گێڕنەوە تۆ قەت گوێ لێ نابێ کە غەڵەتی کردبێ، تۆ پێشتر پێدوتم ینی ئەوە گەر غەڵەتیش کات تۆ نابێ گوێ لێ نابێ غەڵەتی کردبێ، ئەو دایمە کاتێکە یەت خۆی گێڕێتەوە کە من باوەڕم وایە کە ئینسانی کوردی تا ئێستاشی لەگەڵا بێ جورئەتی نەکردووە نەیوێراوە خۆی بگێڕێتەوە، ینی ئێمە هەمیشە باوکێکمانەیە یان گەورەیەکمانەیە یان سیاسیەکمانەیە کە جوانە، کە خاوەن شکۆیە، کە خاوەن شەرمە، کە خاوەن ینی شتە جوانەکانە، کاتێک هەیە نەسیحەتیشمانەکە، ئەین کاتێکە گەورەکان هێن نەسیحەتی مناڵەکانەکەن خۆلەوە نەسیحەتی ناکەن بڵێ منە مەزمونە خراپەم بینی، ئەزانی تۆ دایکێک نابینی دانیشەکە خۆیە گێڕێتەوە کە باسی خۆی کا بڵێ منیش تووشیم خراپەیە بووم، منیش بەمەیە ڕۆشتم لەبەرەوە تۆ ئەم ئارگومنتەمان نییە، بەڵکو بە عەکسەوە بە بەردەوامی تۆ لەسەرەوەیت و لەسەرەوە
لەسەرەوەیەکی باشەی یەی نەسیحەتی ئەوانی ترەکە یان نەسیحەتی مناڵەکانەکەی حەلەوەیە کە عیلاقەی باڵین خێزانی کوردی ئەمەی کە هەیە ئێستا بەم شێوەیە نەوە دروست دەکاتەوە و نەوە دوای دروست دەکاتەوە بێمە بەم چەمکانەیە بڕۆینەوە بۆمە بە چەمکی شەرما بڕۆینەوە ئەزانی چکە شەرمێکەیە ئێمە کە منەم قساناکەم مانایەوە نییە کە گەورە قسە نەکات ئەزانی تەسەورەکەم پرسیارەکانی تۆش لەوەوە نییە کە گەورەکان قسە نەکەن یان مناڵەکانیان بەخێونەکە نە چونکە ئێمە پێویستمان ئەگەر تۆ بە من بڵێ تربێت لەسەر پەروەردە قسە بکەین ئێمە پەروەردە دوو مەبەستی سەرەکی هەیە یان بە دوو مەبەستە سەرەکیەکەی پەروەردەوەیە کە تۆ ڕێگانیشاندەری مناڵەکان بی یان مناڵەکە بی لەگەڵیشیا سنووری بۆ دانیت یعنی سنووردانان شتێکی پەروەردەییە تەنانەت کەسێکی وەکو فرۆید دەڵێ ئەڵێ ئینسان بە دیسپلین ینی لە دیسپلینە باشتر ئیشەکە بەڵام ئێمە لێرە باسی و دیسپلینە ناکەین کە تۆ شخصێتی کەسەکە یان خۆ باڵێن شوناسی کەسەکە تەواو بسڕیتەوانێ وەک لە لای ئێمە هەیە یعنی تۆ تەڵقی نەکرێ ینی خۆت نامێنی ئەبێ تەواو بچیتە ژێر ڕکێفی ئەوی ترەوە تەواو گوتم کێرانە ملکەچی ئەوی تربی بۆی بتوانی جێو بێتەوە ئەبزام لە پێشتری شاوکوتم تۆ بێ ئەڵەی من گۆڕایەڵم کەواتە هەم نەک من بیرەکەمەوە کەواتە ئەبێ ئەمە بەم چەمکانەیان بڕۆینەوانێ و فعلەن شتەوەی کە پێوترێ کوشتنی پیاوەتی لەسەر ئاستی سیستم لەسەر ئاستی نۆرمەکان لەوایە تۆ ینی لەمەیە ئیش بکەی فعلەن ئەو شتێکە کەوا ئەکا تاکی ئازاد دروست نەبێ ئەو شتێکەوەکە تۆ مناڵ حەقی خۆی نەبێ وەکووتە ئێمە لەلایە کۆڵین مناڵ ڕازگۆیە بەس کاتێککە مناڵیە خۆیە گەڕێتەوە کاتێککە مناڵیە باسی خۆیەکان نایڵین چکە ئەو دیسانەوە بۆی ئەم سیستمە بەردەوام بێت ئەیخۆ ئەم سیستمە چی ڕایگرتووە ینی سیستمێکە مێژوەکەی بۆ هەزارەها ساڵە چی ڕایگرتووە ئەوەیە کە تاکەکانی خۆیان دووبارەکەنەوە تەنانەت تۆ کە ئێستا گەنجێکی ئەم قسەیاکی کە بەیانی خۆت گەورەترە بی سیرێکی بەبێ ئەوەی بتەوێ ئەو با بڵین بنیادیان و سترەکتورە یان ئەو نۆرمانە دووبارەکەیتەوە چونکە گرنگە ئێمە بزانین لەم سیستمەیە ئەوەی بەتەنها عیلاقەی بەتەمەنەوە نییە یان با بڵین بەتەنها مناڵەکان ناچەوسێنەوە یان بەتەنها ژنەکان ناچەوسێتەوە خۆی ڕاستی بێ هەموویە چەوسێتەوە ئەوەی کە تام لەو کللتورا بینێ یان بۆ منە لە قازانجی ئەوانەی کە قازانجەکەن لە سیستمێکی وایان لە خێزانیەوە تەنها ئەوانن کە دەسەڵاتیان هەیە باشە ینی تۆ لە مەکتەبێکا کاتێ مامۆستاکەت پێتەڵێ ئەبێ گوێڕایەڵ بی ئەبێ گوێم لێ بگری ینی هەر لەبەرەوە نییە کە لە تۆ گەورەترە ینی منەوەی کەمێ بێڵێم زۆر جار تەمەەن خۆی سفرە بێتەوە زانی ینی تەمەەن سفرە بێتەوە لە کۆمەلگەی پەتریارکیە و لە سیستمی باوەکسالیارە بەشک و بەڵکوی کە ئیشەکە هەژمونە دەسەڵاتە ئەم مەوزوع ئامان باتەوە بۆ قسەکردن لەسەر خۆشەویستی ینی چونکە دیسانەوە ئەگەر ئێمە سەیری بکەینەوەی کە ئینسانەکان بە تایبەتی لەم کللتوریان لە کللتوری باوکسالاری کە ئینسانەکان بەدەستیەوە ئەناڵێنن نەبوونی خۆشەویستیە جاگەر منم ئەم قسەیەکەم ڕەنە زۆر کەس بڵێ چۆن ئەمووی لە ئایلەی خۆیان باوکو دایکێکی هەبووە کە خۆشەویستیەوە دێ ئەوەی ڕاستی بێم نەتوانم بڵێم وانە چونکە دیسانەوە ئێمە کاتێک خۆشەویستیمان وەرگرتووە ئەو کاتی کە تەواو گوێڕایال بووین ئەو کاتی کە بە پێی نۆرمەکان ڕۆشتوین ئەو کاتی کە نەمانتوانیوە پرسیارکەین ئەو کاتی کە نەمانتوانیوە گومانکەین ینی بۆ ئەوەی دیسان ئێمە دروست بین پێویست بەوەکە ئەم مەوزوعانەیە خود ئەم بابەتانە پیا بچینەوە و هەموو ئەم چەمکانەی کە لەسەری دروست بووین لەوانە خۆشەویستی شەرم دەسەڵات باوک دایک هەموو ئەمانە ئەبێ جارێکی تر پێناسە بکرێتەوە